ئایا تۆ خوێندکارێکی کە بە زمانی ئینگلیزی دەخوێنیت و لە ئێستایان ناتوانیت بەباشی لە کۆرسە کوردیەکان تێبگەیت؟ سڵای خی گەورەتان لێبێت. من ڕێیانم لە ئێستاە خوێندکاری پزیشکی گشتی و هەروەها خوێندکاری دیپلۆمی وەرگێڕان لە زمانی ئینگلیزی و لەگەڵیشانە مامۆستای بەشی VIP خولی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە. ئەگەر تۆ خوێندکارێکیت کە لە ئێستاە بە زمانی ئینگلیزی دەخوێنیت و ناتوانیت بە ئاسانی لە کۆرسە کوردیەکان تێبگەیت، ئەوە بەشی VIP خولی چالاکردنەوە بۆ تۆیە. لە کورسی VIP ئێمە دەتوانین ئەو بابەتانەتان بە ئینگلیزی بۆ ڕوون بکەینەوە کە ناتوانن لی تێبگەن، تاوەکو بتوانن سوودی تا لە سەرجەم بابەتەکان وەربگرن. هەروەها بۆ ئەو خێزانانەشی کە لە دەروی وڵاتن و منداڵەکانیان هەرچەندە کوردن بەڵام ناتوانن لە کوردی تێبگەن بەباشی، ئەوا دەتوانن بەشداری لە بەشی VIP خولی چالاکردنەوە بکەن، تاوەکو ئەو بابەتانی کە ناتوانن لی تێبگەن ئێمە بە ئینگلیزی بۆیانی ڕوونکەینەوە. تاوەکو هاوکارتان بین لە گەشتن بە ئامانجی خوازرا و هەروەها چالاکردنەوەی یادگەتان. هەر شاد بن.